سەڵا بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ دقیق 5 مانگ بە سەر هەڵبژاردننی پێشوەختەی عراقدا تێتە بڕێت هەوڵە بەردەوامەکانی نێوماڵی شیعە سوننە کورد و تێکڕای هێزە عراقیەکان بۆ لەدایکبوونی حکومەتی نوێی عراق بەردەوامە، بەڵام هەموو ئەم گفتوگویانە نەکردوتە ئەوەی کە فعلەن حکومەتی نوێی عراق لەدایک ببێت. هۆکاری سەرەکی بەردەم پێکەنێنانی حکومەتی عراق چییە؟ گرفتەکە لەکوێدایە؟ بۆچی زۆرینەی لە نەشیعەکان وە تایبەت ئەوانەی کە پێی دەوتێت بەرەی سەدری و چوارچەوەی هاوئاهەنگی بۆ لەسەر پێکەنانی ئەم حکومەتە ڕێک ناکەون. ئەوەی کە پەیوەندیدارە بە کورد دەبێت کورد ڕووی ئەو بەرنامەکەی چی بێت بۆ بەشداریکردن ئەم حکومەتە. ئەوەی کە ئەمڕۆ زانیاری بێت و لە چوارچەوەی ئەو پەیوەندیە تەلەفۆنی کە لە نێوان سەدر و مالیکی ڕوویداوە باز لەوە دەکرێت کە جۆرێک لە گرژەکان ڕووی لە هێوەربوونەوە کردو. ئەمە ژوا دەکات کە هەردوو لا لەسەر کاندیدی داهاتووی سەرۆک وەزیرانی عراق ڕێبکەون. حتمما لەگەڵ هەموو ئەم مەلەفانە بابەتی بڕیارەکەی دادگای فیدراڵی سەبارەت بە کەرتی وزە و نەود لە هەرێمی کوردستان بەشێکی دیکەی ئەو گفتوگوۆیە دەبێت لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک شوان محەممەد ڕۆستەم ئەندامی پەرلەمانی عراق لە فراکسیۆنی پارتی. سپاس بۆ ئەم دەرفەتە کاک شوان بەخێر. زۆر سپاس. زانیاری و دقیق لەسەر دۆخی ئێستای عراق چییە؟ دەتوانین بڵین لە دوای ئەو پەیوەندیە تەلەفۆنی کە دوێنێ ئەمڕۆ لە نێوان مالیکی و سەدر و سەرۆک بەرزانیدا ڕوویداوە بۆ پێکێنانی حکومەت جۆرێک لە دۆخەکەی هەوربوونی بەخۆ بینیوە و زیاتر نزیک بینێتەوە لەوەی کە حکومەتی عراق جۆرێک لە ڕێکەوتنی لەسەر بکرێت. بەڵێ زۆر سپاس سڵاو بۆ بینەرانتان. خۆی بە تەئکید ئەسلی تەخیربوونی پێکێنانی حکومەت بۆ ئەوە بوو کە سەدر ڤیتۆی هەبوو لەسەر مالیکی و لەسەر مەجموعەیە لە سەرکردەکانی ئیتاری تەنسیقی. ئەم تەلەفۆنەی بەڕێز موقتەدا سەدر بۆ مالیکی و بۆ سەرۆک بارزانی بۆ محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەر ئاماژەی ئەوەیە لە ڕاستیە ڤیتۆکانی سەدر نەماوە و سەدر کاندیدێکی لای خۆیەوە یەکلایی کردوێتەوە بۆی حازر بێ بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراق. بۆیە بە تەئکید هەموو ئاماژەکان بۆ ئەوە ئەچن کە هەنگاوی باش چوونەتە پێش و لە داهاتووی نزیکە ئەو کێشانێکی کەماوە کۆتایی دێت و هەنگاوەنین بەرەو پێکێنانی حکومەتی نوێی عراق. کاک شوانانی گرفتەکە تەنها لەسەر دیاریکردنی کەسێکە بۆ پۆستی سەرۆک وەزیرانی داهاتووی عراق یاخود بابەتەکە لەمە چۆنەڵی فراوانترە بەوەی کە تەنان لەسەر فۆرم و بنەما و شێوازی حکومەتەکەیش بۆ خۆی هەر ڕای جیاوازی لە نێوان ماڵی شیعە و سوننەکان کامیان زیاتر یعنی ئەم بابەتەی دواخست و ئەگەری پێکەنانی حکومەت خۆی بەو پێی سەدر بەڕاستی کۆمەڵی شیعاری هەڵگرتە بوو و ئەیویست حکومەتێک لە عێراق دابمەزرێ کە بەڕاستی لەگەڵ شیعارەکان یا بگونجێ کە لە ئەولوێتی شیعارەکانی بانگێشەی چاکسازی و نەهێشتنی گەندەڵی و ئەوەی خۆی پێوت حکومەتی ئەغڵەبیەی نیشتیمانی لەسەر ئەم بەرنامە کارێک کرد و بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەو بارود دۆخە ئاڵۆزەی لە عێراق هەیە لەو سۆنگەیەوە سەیری نەکەین لەو ڕوانگەیەوە سەیری نەکەین بەڕاستی حکومەتی ئەغڵەبی وەتەنی لە بەرژەوەندی خەڵکی عێراقە. ئەمە واکە ئۆپۆزیسیۆنێکی کارا دروست ببێت و خەڵکێکی زۆر چاودێری حکومەت بکە و حکومەتیش بۆ خۆی بە تایبەتی کە وەکوتم سەدر خاوەنی ئەو شیعارانەیە بتوانێت بۆم 4 ساڵە بۆ جێبەجێکردنی پەیامەکانی نێو بانگەشەی هەڵبژاردن کار بکات. بۆیە فعلەن خلاف لەسەر هەردووکی هەیە، هەم فکرەی پێکێنانی حکومەت و ئەو میکانیزمانێک کە حکومەتی داهات و بەرنامەی کاری حکومەت کاری لەسەر بکرێت لەگەڵ نەگونجاندنی نێوان لایەنە سیاسی. گریمانەی هەرە بەهێز و نزیک بۆ شێوازی ئەم حکومەتە کامیان دەبێت؟ بۆ نمونە ئەوەی کە پێی دەوتێت حکومەتی زۆرینی نیشتیمانی کە تەواوی هێزە ناکۆکانی عێراق لە خۆی خڕ بکات، یاخود ئەوەی کە پێی دەوتێت حکومەتی تەوافقی کات چەند ساڵە عێراق بەم سیستمە یعنی پیادەی دەسەڵاتەکانی خۆی دەکات. سەدر دەتوانێت بڕیار یەکلاییکەرەوە لەم بابەتە دەبدات یان دەبێت بە تەنسیق و ئاماهەنگی بێت لە دەروی هێزەکانی خۆی بە تایبەتی ئەوەی کە پێی دەوتێت چوارچێوەی هاوئاهەنگی؟ خۆی لە دوای تەلەفۆنەکەی سەدر بەڕاستی بابەتەکان گۆڕا. ئێستا بەڕای من بەرەوە هەنگاوەنین کە حکومەتی تەوافقی دروستە بێ. ئەو ئەغڵەبیەی نیشتیمانی نازام ئەوانە کێیە کە موقتەدا سەدر بێ بەشداری پێ نەکا، چونکە نوری مالیکی بەڕاستی قسەکەری یەکەم و وەکوڵێ بە خاوەندارەتی ئیتاری تەنسیقی ناسراوە. بۆیە
وەکوتم هەنگاوەکە بۆی حکوومەتی زۆرینەی ینی تەوافقی سیاسی پێک بهێنرێت و بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی بانگەشەی بۆوە کرد سەدر حکوومەتی ئەغڵەبی نیشتیمانی لە ئێستادا بۆ ئەم ڕێکەوتنە تازانێک کە هەیە احتیمالە جێگە نەگرێ. دۆخی ئێستای عێراق زیاتر بۆ کامیان گونجاوە ینی حکوومەتی تەوافقی یا زۆرینەی نیشتیمانی بۆ نمونە یەکێک لە ئامانجەکانی خۆپیشاندانەکانی پێشووتر و هەڵبژاردننی پێشوەختە و گۆڕینی حکوومەتی داهاتوو بە حکوومەتی ئێستا حتممە لە پێناو چارەسەرکردنی کێشەکانی عێراقدا بووە پێتان وایە کامیان ینی ئاو بم ئاگرەدا دەکات ئەزانی کاک ئەرسەلان ئەگەر سەڕیح بین وەکو وتم حکوومەتی ئەغڵەبیەی وەتەنی لە مەسلحەتی خەڵکە لە مەسڵە ینی فاکتەرێکە بۆ نهێشتنی گەندەڵی بۆ ئەنجامدانی چاکسازی وەکی تریش حکوومەتی تەوافقی لە مەسلحەتی حکوومەتێکی مستەقڕە کێشە دروست نەبێ چونکە بەڕاستی عێراق وڵاتێکی جیایە یعنی نموزجی لە عالەما کەمە لە ڕووی نەک باشی ئەکرێ بڵێن لە ڕووی خراپیەوە چونکە تۆ بەهێزێکەڵەی ئۆپۆزیسیۆن بە من حکوومەتی ئەغڵەبی وەتەنی پێکەهێنم ئەم هێزە کە ئەبێتە ئۆپۆزیسیۆن میلیشیای هەیە چەکداری هەیە تەقینەوە کە ساروخە ئاهاوێژێ بۆ مەتار بۆیە گەر بتەوێت ئیستقرار هەبێ هەموو لایەنەکان بێدەنگ بن و حکوومەتێک ینی لە ڕووی سکیورەتی و لە ڕووی ئاساییشەوە بتوانێت عێراق هەندێک پێشخوات لەم ڕوانگەیانەوە حکوومەتی تەوافقی باشە وەکوتم لەو ڕوانگەکەی تریشەوە کە ئۆپۆزیسیۆنێکی سەلیمان لە ئەنجامی حکوومەتی ئەغڵەبی وەتەنی ئۆپۆزیسیۆنێکی سەلیمی مەدەنی دروست بێ کە نابێت لە عێراقا ئەمە لە مەسلحەتی خەڵکە بۆیە لەم نێوەندەدا ئەگەر باڵانسی ڕاگری هەر ئەوەیە کە حکوومەتی تەوافقی پێ گفتوگوانی کە دەکرێت بۆ پێکانی حکوومەت کورد بەشدارێکی فەعلی دانیشتەکانە و ڕاو سەرنجەکانی سەرکردایەتی سیاسی کورد ئەوەی کە دەبینێت زۆر بە ئێعتیباری نەزەر وەرگیراوە لە دیاریکردنی شێوازی حکوومەتەکەش ئەم ڕۆڵی دەبێت یعنی دەتوانن بۆ نمونە ینی ڕائەتان هەبێت بۆ چوتان هەبێت لەسەرەوەی کە دەبێت حکوومەتی نوێی عێراق بەم شێوازە بێت بڵێ خۆی ئەکید ستراتیژی پارتی لە دوای ئەوەی کە بەداخەوە هەندێ ئەو پەیامانەی کە ئێمە هەڵمانگرتو بوو بۆ سربەخۆیی بۆ ئەوەی خاوەن داهات و دارایی خۆمان بین لەلایەن عێراقیەکانەوە شۆڤێنیەکان و لەلایەن هەندێ ئەکرێ بڵێن خەڵکی خۆفرۆشی ناوخۆی هەرێمی کوردستان ئەمە ئیستیغلال کرا بەغدایان کردە سەنتەرێک بۆ لێدان لە حکوومەتی هەرێم طبعاً بە هاوکاری ئەوانەی کە شۆڤێنیانە بیرەکەنەوە کە هەمان ستراتیژ و پلانی بەعسیان هەیە بەڵام ڕوخسارەکان گۆڕاون ئەمانەی لا خۆمان بە هاوکاری ئەوانەی بەغدایان کردە سەنتەرێک بۆ فشارخستنە سەر حکوومەتی هەرێم بۆ احتیواکردنی حکوومەتی هەرێم بۆ بڕینی موچە و بودجەی خەڵک بۆی ئەم معادلە ڕاستکەینەوە پارتی بڕیاری داوە بۆی دەرفەتی شۆڤێنیەکان دەرفەتی خۆفرۆشانیش کەمکەینەوە پارتی بەڕاستی بڕیاری داوە بەهێزەوە بچێتە بەغدا هەر هیچ نەبێوەکو لە کوردەواریە ئەڵێ بۆ ئەوەی ئەم بەڕە لە ژێر پێیان دەرکەین نەبەوەی پارتی وازی لە شیعارە ستراتیژیەکە کە مافی چارەی خۆنووسین و ئەمانە هەیە نابێ بەڕاستی ئێمە پێمان وایە هەموو میلەتێک مافی ئەوەی هەیە بڕیار لە چارەنووسی خۆی بدا بەڵام کە بڕیارە ئێمە لەگەڵ عێراقا بژین ئەبێ لە بەغدا بەهێز بین ئەبێ تێگەیشتێکی بەقوت بینە بەغدا ئەبێ قەڵغانێکی بەهێز بین بۆ جێبەجێکردنی ئەو دەستورەی ئەو عێراقەی کە کورد لایەنی سەرەکی بوو لە بنیاتنان و دروستکردنیدا ئەبێ ئێمە بەڕاستی بەهێزەوە لە بەغابین بۆ ئەوی وەکوتم هەم نێڵین غەدرمان لێ بکرێ هەم دەرفەتی خەڵکی خراپ نەدەین هەم داکۆکی لە مافە دەستوری و ڕەواکانی خەڵکی کوردستان بکەین سیاسەت و پەیامەی پارتی وەکو خۆی تەرجەمە بووە بۆ تێگەشتنی لایەنەکان یعنی دەتوانێت ڕێڕە و جێگەی خۆی بگرێت و ئەو سیاسەت و شۆڤێنەی کە پێشتر هەندێک لای ناوخۆی کە وەکو بەڕێز ئاماژەت پێکرد دەتوانین بڵێن کاریگەری هەبووە لەسەر استراتیژێتی هەرێمی کوردستان بە تایبەتیەوەی کە پەیوەندی بە مەلەفی نەوت و غازەوە هەبوو دەتوانین بڵێن یەکێک لە مبادرەکانی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە کەرتی نەوتی هەرێم لە سەرچاوی ئەو هەوڵە بۆ کە هەندێک پەرلەمانتار دایان بۆ لێدان لە حکوومەتی هەرێم خۆی لە ڕاستیدا
پیلانێک هەیە دژ بە هەرێمی کوردستان. ئەم پیلانە فرەچەشنە، وڵاتانی ئیقلیمی تایە، خەڵکی شۆڤێنی تایە، خەڵکێکە کە چاویان بە پێشکەوتن و بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان نایە. جا ئەوان بە نەفەسێک کار تەبان خەڵکی کوردیشیان لەگەڵ ئەوان بە نەفەسێک کار لەسەر جێبەجێکردنی ئەم پلانەیەکەن و بۆ جێبەجێکردنی ئەم پلانشیان بەڕاستی پارتی و حکوومەتی هەرێم مستەهدەفە. یعنی ئەوان ئەزانن پیلانی پێشکەوتنی کوردستان، پلانی بەهێزبوونی ئینتیمای نیشتیمانی و نەتەوەیی، پلانی ڕۆیشتنی کوردستان بەرەو ئاسۆیەکی گەش و ڕووناک لەژێر سەری پارتیە کە پارتی بکەنە مستەهدەف ئەیانەوێ پاشەکشە بەم ئامانجە بکەن. وەڵامەکە بیر نەچێتەوە ئەم ئامانجە ئەم پلانەی کە ئەمان هیانە دەربارەی حکوومەت و پارتی کاریگەری هەبووە جێی خۆی گرتووە یان پارتی بەرامبەر هەموو ئەمانە توانێتی بووە پارتی توانیەتی بوەستێەوە تەحەدایشی کردوون لە بەڕاستی کە گەیشتە ئەوەی ئیتر تەواو هیچ چارەیەک نەما لولەی تفەنگەکانمان بەکاربێنین بەکارمان هێنا و لە پردێ و سەحێلا و لەوانەیش بەڕاستی بە هەموو لایەکمان پیشاندا بە هەموو تەیارەکانی ناو گەلە کۆمەکەمان پیشاندا کە بڕیار بێ بەرگری بکەین ئێمە لەگەڵ ئەم خاکە ئەمرین و بەرگریەکەین. بەڵام ئەمە بەو مانا نییە ئێمە بێسەریەشە نەبین. دێن پیاوێکی نەزیهی پاکی وەکو وشیار زێباری من لە بەغدا مەزانم گەندەڵی چۆنە، من ئەزانم بەغدایە سەدام ڕووخاوە تا ئێستا ئەو بەغای 10 ملیۆن خەڵکی لێ ئەنیشێت لە ناوچەی خەزرا چوویتە دەرەوە لە تەرەفکلایتی سوورە دەی زەردە دەی سەوزە دەی چوە نەبەی بڕۆ سەیری بەغا بکە 5 ئیمارەی تازەی تیان نییە. بەغدا بووەتە ژێر زباڵەوە، یعنی 2 جادەی تازە لە شاری عاسیمەی عێراقا لە دوای سەدامەوە. مەبەستم ئەوەیە ئێمە ئەزانین عێراق چەند گەندەلی دیایە. ئەوان دێن ئەو گەلە کۆمەیە کە لە 16 ئۆکتۆبەر کردیان ئەو گەلە کۆمەی بۆ ئەم بڕیارەی دادگای فیدرالی دوای 10 ساڵ کردیان دێن ئەمە تۆخەکەنەوە لە وشیار زێباریە وڵات و حیمایەکان و ناردۆتەوە بۆ هەولێر لە پارەی وەزارەتی دارایی پارە و داوە. ئاخر کاکوشیار لەو کەسایەتەیە $1000 بداتە پارەی حیمایەکانیان کەباب بەرحال بۆ میوانەکانی زیادە مەسرەفی کردوێ. ئەمانە لە پلانان بەڵام چییە بەداخەوە، یعنی پلانەکانی ئەمانە لەلایەن سۆشیال میدیایەکەوە لە هەرێمی کوردستان لەلایەن شەپۆلێک لە خەڵکی خۆفرۆشەوە دێن بەرگێکی جوانی بۆەکەن تێگەیشتێکی خراپە دەنە خەڵک ناڵێن مەسەلە ڕقبوونە لە کورد باشە بە گوێرەی هەر ئەو دەستورەی کە دەستوری عێراقە ئەو وەزیری دارایی ئەو سەرۆکی حکوومەتەی بودجەی هەرێمی کوردستانی بڕیوە ئەمە گەورەترین خەرقی دەستوریە نەک تۆ بڵێ گەندەلی کردووە لە 17 بوچەی بەشێکی عێراقی بڕیوە بە گوێرەی ئەو دەستورە تۆ دەبابەی ئەبرامز کە بە تەحەلف داوێتێ عێراق بۆ ئەوەی مکافحەی ئێرهابی پێ بکات تۆ دێی هاوڵاتی عێراقی پێشێلی پێشمەرگەیەکەیتە ژێر تایە زنجیرەکەیەوە دووس خوورماتوی پێ ئەنفالەکەی کەرکووکی پێداگیرەکری ئەگەر مەسەلە دەستوری ئەبی ئەمانە هەر وەکو سەدام لە سێدارە بدرێ ئێکەچی دێن ئەوان هەموو ئەمان ئاسایی وەرەگرن مەلەفی تر دروستەکەن و لێرێش خەڵک ئایفرۆشێتەوە بە دیاریکاری بەرامبەر بە پارتی ینی دەگوزارێ ئەمە لە نەزانیە بە مەبەست دەکرێت بۆ نمونە بۆ پارتی ینی ئەهداف بێ لەمەدا ینی بۆ نمونە خۆ پارتی ئەوەی کە لە مەوزوع عامەکە دیارە ینی تعبیر لە ڕاو دەنگی هەرێمی کوردستان بە خۆی هێز و یانە سیاسەکان و هاتنی سەرکردەکانی عێراقی بۆ هەولێر و کۆبوولا لەگەڵ سۆرەگ بارزانی ئەمەی دەرخست پێتان وان نییە دۆخەکە جەوە سیاسیەکە بەراورد بە ڕابردوو و تێڕۆینەکان بەرامبەر بە کورد هەر بۆ خۆی جیاوازترە ئێستا خۆی بە تاکید بارودۆخەکە گۆڕاوە و پارتی و جەنابی سەرۆک بارزانیش بەڕاستی ئەم کۆدانەی دۆزیوەتەوە ئێمەمانەوە ئەم کۆدانە بکەینەوە ئەگەر قەرار بێ ئەوە بڕێ خەڵک لە بەغا لە ژوورێکا دابنیشن و چارەنووسی میلەتێکە لەسەر خوێن گەیشتوینەتە ئەم بارودۆخە بڕیار لە چارەنووسی ئەم میلەتە بدەن ئێمە بۆ داخلی بەغدا نەبین بۆ داخلی ئەو دانیشتنانەی ژوورە تاریکەکان نەبین و لیان تێک بدەین نەک بۆ ئەوەی ئێمە شیعاری خۆمان گۆڕی بێ و بچین تەسنیمی بەغدا ببین ئەمە ئەوە نییە لێرە میدیا ئەوەی بۆەکە ئێمە بۆ ئەوە چین بەڕاستی ڕێگە نەدەین چارەنووسی میلەتە
یاری پێ بکرێ بەڵام ئەمە بێ تەنگ و چەڵەمە نییە بێ سەریەشە ئەوەی نییە کە تایبەتە سەریەشەی گەورەیان بۆ پارتی دروست کرد ئەوە کە تایبەتە بە یەکگوتاری کورد و خۆی ڕەنگ ئەم بابەتە بابەتێکی قورس و ئاسانە تەنها بە پارتی نەکرێ بەدەماتنی هێز ویلانە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی کە خاوەنی نفوزی کورسی پەرلەمانی زۆرن بە تایبەتی یەکێتی بە تایبەتی هێزەکانی دیکە هەستەکەن ینی لەگەڵ ئێوەدا هاوڕان هاوتەبان یەکگوتاری کورد لە بەغدا چۆنە لەم قۆناغە کە ئێستا لە سەربەندی پێگەرانی حکوومەتی نوێی عێراق داین دۆخەکە بە شێوەیەک کەوتوێتەوە کە فعلەن بە نەتیجە و سوود و قازانجی بەرژەوەندەکانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بشکێتەوە لە داهاتوودا خۆی لە ڕاستیە هیچ بەقەدەر یەکگوتاری باش نییە هیچ کاتێ دەستکەوتی گەورە بەقەدەر ئەو کاتە بەکار نایە کە پارتی وێکێتی یەکدەست و یەکدەنگ و یەکگوتار بن کە کورد هەموو حزبەکان پێکەوە لە بەغداد بە یەک دەست ئیش بکەن هیچ کات لەمە دەستکەوت باشتر بەکار نایە بەڵام لە ڕاستیا کەسیش لە پارتی ئاسانتر نییە بۆ ئەوەی یعنی لێ نزیک بیتەوە بۆ یەک ڕیزی یعنی باوەڕکە سازشی گەورە ئەکیانی نەک دەرگای دانەخستۆ پارتی بەردەوام قوربانیەدا لە پێناوەمە خۆیە کاتە قوربانی ئەم جارێژ ئێستش پێم وایە حیوار نێوان پارتی وێکێتیە هەیە چونکە چارەنووسی ئەم میلەتە ڕەبتە بە پارتی وێکێتیوە بەڵام لە ڕاستیدا بۆ مێژوو بڵێ من وەک ئەوەی ئەندامی پەرلەمانی عێراقم هەندێک لە بارودۆخەکە نزیکم بۆ بابەتی سەرۆکی کۆمار ئەم جارەیەکێتی یەک ڕیزیەکەی تێکدا یعنی بە هەموو پێوەرێک ئێمە ئەزانین سەدر و سونە و کورد ئەبێ پێکەوە بین کاکە خۆ شیعە بەس تەیاری تەنسیقی نییە ئەگەر مەسەلە زۆرینەی کورسی بێ سەدر نوێنەرایەتی شیعەکە باشە شیعە لەگەڵ ئێمە تەبایە تێکڕای سونە دێن لەگەڵ ئێمان ئەوە پارتیش ئەگەر یەکێتیش بواە هەموو شتێک کۆتاییە وەڵڵاهی جاهۆ کارەکە بۆ ڕۆڵی پێدەدرا یا چی بوو نەوەڵی پرسی پێ نەگرا بەخوای من پێم وانێ هیچ کام لەوانە بەیەکێتی لەژێر کاریگەری خەڵکی ترا پاشە کشەی کرد لە ڕێکەوتنەکە من ناڵێم کاریگەریەکان خەڵکی ترکیە ئەوە لەوانێ هەموو خەڵک بزانانی ئەو خۆشیان نەزانن چونکە لە لەحزەی ئاخیرا کاکە وەفدی پارتی وێکێتی بە سەرۆکایەتی کاک عیماد لە بەغدا بوو ئێمە لە بەغدا بووین لەگەڵ کاگوشیار قسەمانە کرد ئەوە لە کاتێک زانیمان کاک پاڤڵ گەیە بەغدا ێ باشە من و تۆ وەفدێکمان نردووە بە یەکەوە بۆ جێگەیەک خەیرە تۆ پرس بە من نەکەی خۆ بگەیتە لای وەفدەکە بڕۆی یعنی بەبێەوەی پارتی ئاگای لێ بێ وتیان ئێمە شەو لە بەغدا بووینیان کاک پاڤڵاتۆ لێرە تەلەفۆن بۆ کاک عیماد کرا بە ئاشکرا قسەی کاک عیماد ئەحمەد پاشە کشەی پێوە دیار بوو نەهاتن لە پڕکشانەوە نەکەر ئەوە کە جەلسەیش دەستی پێکرد ڕێک لەگەڵ ئیتاری تەنسیقیا چوونە دەرەوە نەکار هەردەنگیان بە حەلبوسی نەداوە کاندیدی با بڵێن سون ئەوە پۆستی سونێ بە کوردی باشە ئەگەر سەرۆکی کۆماریشی یەکێتی بواە خۆ جێگری سەرۆکی پەرلەمانە حیسەی پارتی بوو یعنی پارتی لە ڕاستیشا کاک فازڵ قسەیەکی کرد تا یەکێتی بارودۆخەکەی تێک نەدا پارتی پێی وابوو لەگەڵ یەکێتیە لەگەڵ بۆ کاندیدێکی هاوبەشە دەگەنە ڕێکەوتن وە تەبیعیش بوو یەکێتی کاکە 4 ساڵ بەڕێز جەنابی دکتۆر بەرهەم سەرۆکی کۆمارە با ئەم جارە زەید بێ با عوبێد بێ با ئەلف بێ با جیم بێ ئەمە مادام کاندیدەکەی یەکێت بێ چی خراپە بۆ یەکێتی پارتی پێی وابوو یەکێتیش بەو نەفەسە قسەی کرد مانەعمان نییە بەڵام کە چوینە بەغا و بارودۆخەکە تەدەخولاتی ئیقلیمی تێکەوت و تەیاری ئیتاری تەنسیقی بایکۆتی دانیشتنی جەلسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمانە کرد یەکێتیش پاشە قسەی کرد و دەنگیان بە کاندیدەکەی ئێمەش نەدا وەکو ویستم ئەوە تەواوکەم لە کاتێکە ئەگەر یەکێتی دەنگی بە کاندیدی جێگری سەرۆکی پەرلەمان بدایە وەزعەکە هێورە بووە بە هەموو پێوەرێک پارتی پۆستی سەرۆکۆماری بە شێوازێ لە شێوازەکان بۆ یەکێتی جێهێشت بوو بەڵام یەکێتی بایکۆتیان کرد و دەنگیان نەدا بەڵێ ئەم خۆ بە دوورگرتنەی یەکێتی خراپ دەشکێتەوە بۆ یەکێتی پێتان وایە بابەتی سەرۆکۆمار لە نێوان یەکێتی و پارتی ینی لە چۆنەڵی لە تێگەشتن و تەفاوم دەرچووە دەبێت هەردوو لا بە کاندیدێکی سەربەخۆ بچنە نێو پرۆسەکەەوە هیچ دەرفەتێک ما بۆ ڕێکەوتنە سەر بابەتە وڵی خۆی قەت دەرگادا ناخرێت لە سەربوونی دەرفەت بەڵام ئەوەی من ئاگدار بم ئەم جارە پارتی کاندیدی خۆی هەیە و بە ڕێزکا ڕێبەر ئەحمەدە و ڕێکەوتنێکی تۆکمەی بۆ کردووە و بەداخەوە یەکێتی چۆن دەنگی بە جێگری سەرۆکی پەرلەمان لە پشکی پارتی نەدا کاتی خۆشی لە 2010 هەردەنگیان بە سەرۆکی هەرێمیش کاگنێ چیروان نەدا بۆیە پارتیش کاندیدی 100% دڵنیای لە سەرکەوتنی لە بردنەوەی و پێمان وایە دکتۆر بەرهەم بەڕاستی بەڕێز دکتۆر بەرهەم شانسی بوونی بە سەرۆکۆمار نەماوە
بۆیە ئێستا بارودۆخەکە بە شێوەیەەکە یەکێتی کاندیدی خۆی و پارتیش کاندیدی خۆی ومێدەکەنەوەی ئێمە دەرەچێ ئینشاڵڵە. ئەو هاوپەیمانەتی کە لە نێوان هەلبوسی سەدر و پارتی هەبوو بۆ بابەتی سەرۆکۆمار و تێکڕای پێکەنانی حکوومەت بۆ ئێستاش ئەم ڕێکەوتنەر هەیە؟ ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی تۆکمەیە و ئاگایان لەیەکە بەڕاستی و هیچ قسەیەکە بوو بۆی کە ڕێکەوتنەکە جۆرێک لە ناوە لەوەی دادگای فیدراالیەوە هات بەڕاستی خۆ پارتیش لەوەیش بە دوواداچوونی کرد جارێ سەدر بە ڕسمی لەگەڵ ئێمە ئەڵێن ئەوەی ئەڵێن دوو ئەندامی دادگای فیدراالی سەر بە سەدرە ئەڵێ سەر بە ئێمە نییە و ئەوە لەوە تۆزێ هەندێک خەلەلی تێکەوت ئەگینا وەکو ڕێکەوتنەکە لەسەر بە تایبەتی ڕێکەوتنەکە لە ئێستادا پێش پێکێنانی حکومت بۆ یەکلایکردنەوەی سەرۆکی کۆمار و سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی ئەمانەیە ڕێکەوتنەکە تۆکمەیە ئەمێنێتەوە سەر ڕێکەوتن لەسەر کەسێک بۆ سەرۆکی حکوومەت جار لێرایتر وەرەقەی پارتی دەست پێەکە وەرەقەی پارتی بەڕاستی ڕەبتی بە ئێستحقاقاتی خەڵکی کوردستانەوە هەیە ئەم حکوومەتەکە دێوەکو حکوومەتەکانی ترمان پێەکە مانگێ بجێ نێرێ و مانگێ ناینێرێ مەسیری مادەی 140 چییە ئەو 60 ئەو نەمادە دەستوری کە پێشێل کراوە ئەم محکەمەی فیدراالی کە خەریکە ئەبێتە بەدیلی پەرلەمان و ئەم زمانە پارتی دەبێت لە کێ وەری بگرێت بۆ نمونە خۆ ئێستا ئەو کوتلانەی کە خوان بە کوتلەی ئەکبەر دەزانێت ناو پرۆسی سیاسی عێراق زۆرن سەدر لەلایەک مالکی و ئەوانی دیکە بۆ ئەمەیانی قسەیەک لایکەرە و لای کامیانە بۆ ئەوەی کە ئەو هەڵەی کە لە ڕابردوودا یعنی دووبارە نبێتەوە بۆی کە چەند جار وعدراوە بە حکوومەت ئێران کە دەبێت ئێستحقاقی کورد چوارچێوەی حکوومەتەکانی عێراق جێگیر بکرێت بەڵام دواتر دەبینین سەد لە پێچوانەی ئەوە ڕووی داواکە ڕێکەوتنی لەسەرکراوە بۆ ئەم جارە زمانەکە بنەماکەەوە نە بە قووەتەکە ئەمە دووبارە نەبێتەوە وڵای خۆی وەکوتم عێراقی زمانێکی تیان و دیدگایەکی شەیە کە چاویان بە پێشکەوتنی هەرێمی کوردستان نایە ئەمە سابتە لە بەغدا بەڵام هەندێشتی شەیە ئەخلاقیاتی سیاسی پێڵێن وعدە نووسینە ئەوراقە ئیمزایە مۆرە ئەمەیە تۆی چە خۆ ئێمە لەگەڵ کازمیا ڕێککەوتوین هەموو 30 ڕۆژارێ 200 میلیارد بنێری ئەمە ئیمزا کراوە سەرۆکی حکوومەتی عێراقی لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێم هەردووە ڤد ڕێککەوتو نردویانە لەگەڵ عادل عەبدولمەهدی ئەمە کراوە لەگەڵ نازانم پێشووتر ئەمە کراوە ئیکە ناینێرێ چیەکەی ئەمە ئەو عێراقەیە کاڵێن هەموو شتی هیچ مستەحیل نییە یعنی هەموو شتێک قابلی ڕوودانە بەڵام ئێمە لە سەروبەندی پێکێنانی حکوومەتای قسەی یەکەمان لەگەڵ ئەو لایەنەیە کە ئەوەی کاندیدی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەوە قسەی دووەمان لەگەڵ تێکڕای ئەو لایەنەیە کە دەنگ بە کابینەکەیە دەن پێش ئەوەی دەنگی بۆ بدەین و کابینەکە بکەوێتە سەر کار ئێمە وەرەقەیەکمان هەیە ومێ دەکەین نەمەوەڕقە وەرەقەیەکی کوردستانی بێ تەنها هی پارتی نەبێ هی پارتی و یەکێتی و یەکگرتوونەوەی نوێ و کۆمەڵی ئیسلامی کە ئەمانە ئەندامی پەرلەمانیان هەیە لە عێراق هیواداری وەرەقەکە هی هەمووان بێ و پێکەوە بچینە قۆناغێکی تر لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقیە یعنی زەوابتیان بۆ دانین مەرجی خۆمان دانین لە ئەگەری یعنی پلانی ئەیمان هەبێ بیمان هەبێ ئەی جێبەجێک ئەگەر ئەی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بێ بی ئەگەر لە حاڵەتی پاشگەزبوونەوەی ئەوە ئێمە چی بکەین و ئەم بیەیشیان پێ بڵێ ئەمە وەرەقەیە لەگەڵتانە ڕێئەکەوین ئەبێ ئستحقاقاتی ئێمە وا بنێرن بوو جەوا بنێرن بار حڵتێک ڕای و خاڵانی ڕێەکەوین و ئەکرێ پێشیان بڵێن ئەگەر ڕێک نەکەوتن ئێمە ئازادی نەرەنگار لەم وەرەقە نووسراوی کە دەبێ هەبێت لە سەربەندی پێکردنی حکوومەتێک لە نێوان سەرکرداری کورد و تێکڕای هێزە عێراقیەکان خۆیمە دەستورمان یعنی گەڕانەوە بۆ دەستور باشترین چارەسەر نییە بۆ بابەتە خۆی کێشەکە ئەوەیە حکوومەتی عێراقی بە مەبەست دەستور پێشێلەکە خۆ ئەگەر دەستور وەکو خۆی جێبەجێ بکرایە وڵای ڕیفراندۆمیشمان نەکرد خۆ هەمومان ئاگامە لە جەنابی سەرۆک بوو ئەیوت یعنی یەک پارچەی عێراق وەکو لە دیباجەی دەستورە هاتووە پەیوەستە بە جێبەجێکردنی ئەم دەستورەوە ئەوان دەستور پێشێلەکەن ئەوان ئەبوایە مادەی 140 لە مانگی 2007 جێبەجێ بکرایە قۆناغەکانی وەکو ئەڵێ گەڕانەوەی تعریبیەکان و گەڕانەوەی کوردەکان و هێورکردنەوەی بارودۆخەکە و قۆناغی سێم کە مانگی 12 ئیستیفتا بکرایە بزان کەرکووکەیانەوێت لەگەڵ هەرێم بژین یا لەگەڵ بەغا ئەمە بۆیە لە مانگی 2010 ئەوە ناکەن ئەمانی ترکاکە ئەبوایە لە دوای پەسەندکردنی دەستور لە مانگی 2005 ئەبوایە ئەنجومەنی فیدراالی بە گوێرەی مادەی 65 دەستور پێک بەهاتایە ئەم ئەنجومەنە کە ئێستا ئەم دادگای فیدراالێ
خۆی کردووەتە بەدیلی ئەو ئەنجومەنە بەڕاستی ئەم دادگای فیدراڵێ ئەو دادگای فیدراڵێ نییە کە لە دەستورا باسیەکە ئەو دادگای فیدراڵێ لە دەستورا باسیەکە ئەڵێ ئەبێ بە دەنگی دوو لە سەرسیەی ئەندامانی پەرلەمان یاسایەکی بۆ دەربکرێت ئەم دادگای فیدراڵێ بە بڕیارێکی پۆڵ برەیمەر لە مانگی 2005 پێکێنراوە کە دەستوری عراق لە مانگی 2005 خراوەتە ڕاپرسیەوە و دواییش ئیدارەی ئیدامەی بە ئیشەکانی داوە تا ساڵی 2021 هاتوون بە ناوی ئەوەی هەندێک لە ئەندامانی دادگای فیدراڵی تەقاعد بوونە تەعدیل لە یاساکا بکەین کە پارتی کاتی خۆشە 2021 دەنگی پێنەدا وابزانام لایەنەکە کوردیەکان هەندێکیان دەنگیان پێدا بە ناوی ئەوەی تەعدیل لە یاساکا بکەین بە زۆرینەی 50 زایدیەک کە ئەمە بە نەسێکی ڕوون لە دەستورە هاتووە ئەڵێ ئەبێت دادگای فیدراڵی بە دوو لە سەرسێ پێک بهێندێ ئەمان بە ناوی فرتوفیڵ حمە حیلەی شەرعی پێڵێ بە ناوی تەعدیل لە یاسای دادگای فیدراڵی هاتوون بە 50 زایدیەک دادگایەکیان پێکێناوە ئێکاکە ئەم دادگا کە ئێستا بەم میکانیزمە بڕیارەدا لەسەر هیچ بنەمایەکی حکوومەتی ئیتیحادی و فیدراڵیە ناگونجێت ناگونجێت یعنی بۆ نمونە لە 2005 دادگای دروستکراوە بۆ کورد ڕێگەی بەمە داوە تا ئێستا بەردەوام لە هەموو ڕێکەوتنەکانەوە وعدیان داوە بیکەن و نایکەن یعنی چەند خولی پەرلەمان لە عێراقدا بەڕێوە چووە ینی بۆ نمونە بۆ خۆی کوردی نەقسی نیە لەم بابەتەدا خۆی بڵێ کەم تەرخەمیمانیە هەمان حەلیمە بکرایە ئەزانی بڵێ کەم تەرخەمینیە هەیە باشە لە کورد لە ئەندامانی کورد لە فراکسیۆنەکانی کورد لەما کۆمەڵێک کەم و کورتی هەیە بەڵام ئەمە ناکاتە هەموو ئەوەی کە ئەوان بە بەرنامە ئەمە ناکەن خۆ داوا کراوە لە یەک کۆمەڵ ڕێکەوتن نامایە ومێ دەکەم جارێکی ترە گەر هاتمەوە بەرنامە لای ئێوە بتوانم تێکڵای ئەو بەڵگانە بێنم کە قیادەی سیاسی کورد داوای هەڵبژاردننی ئەنجومەنی فیدراڵی بە گوێرەی مادەی 65 دەستورەکە بەڵام ئەمانە ناچنە ژێر بار کاکشوان ئەم دادگایە ئەم بڕیاری کە سەبارەت بە کەرتی نەوت و غاز لە هەرێم داوێتی جێگەی خۆی دەگرێت و لێکەوتەکانی چی دەبێت ئەمە جارێ بڕیارێکی سیاسیە لە ساڵی 2007 حکوومەتی هەرێم بە گوێرەی ڕێکەوتنێکی نێوان مالکی و بەغدا حکوومەتی هەرێم نەوتی فرۆشتووە تا 2012 یەک کەس هیچی نەوتووە یعنی نەوتی دەرهێناوە مەبەست نەکفرۆشتوێتی نەوتی دەرهێناوە یاسای نەوت و غازی هەرێمی دەرکردووە لە 2007 تا 2012 نەوتی خۆی فرۆشتووە یەک لایەن نەبووە لە عێراقا ئیعترازیە بێ لە 2012 وەزارەتی نەوتی عێراقی داوایەکی تەسجیل کردووە ئەم داوا خستیان تەژێرەوە لە 2012 بۆ ئێستا لەم سەروبەندی بەریەککەوتنی حزبەکان و قوارە سیاسیەکانی و بەریەکەوتنی هەرێم و مرکز لەم تەوقیتا دادگای فیدراڵی بە تەوجیهەکە کەس نازانێت لەکوێوە بۆی ئەم وەرەقە دێنێتەوە بڕیاری لەسەردا بۆیە ئەسڵەن بڕیارەکە ینی باگراوندێکی سیاسی ئەمە یەک لە واقعیشان بڕیارە چۆن جێبەجێەکە ینی خۆ تۆ کەس قبولەکە بڕیاری مردنی بدەن خۆی بڵێ کاکەوەرن بڕیاری مردن بدەن ئەمە بڕیاری چەککردن و تەسلیم بوون و خنکاندنی خەڵکی کوردستان مادەیەکی یاسایی هەیە بۆ نمونەکە بەدەست حکوومەتی هەرێم بێ بۆ کوچڵکردنەوەی ئەم بڕیارە بڵێ ئازانکی لە مادەم هەنگاوێکی لەم شێوە بنێ دەبێت لەکوێ دەستێکە خۆ ئەگەر جاران کێشەیە گرفتێکە بۆ لە بینی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ئەوە پەنا بۆ دادگای فیدراڵی دەبرا بەڵام ئێستا ئەم دادگایە بۆ خۆی بووە بەشێک لە کێشەکان ینی دەبێت لەکوێ دەست پێ حکوومەتی هەرێم ئەزانی چی ینی دەستور دایکی هەموو یاساکان هیچ موسسەیەکی یاسایی لە هیچ وڵاتێکا لە پەرلەمان و لە دەستور گەورەتر قوی نییە بە گوێرەی دەستور ئەم بڕیاری دادگا نادەستوریە چونکە لە مادەی سەودەی دەستورە کۆمەڵێ سەلاحیاتی حەسری تایبەتمەندی بۆ حکوومەتی فیدراڵی دیاری کردووە ئەڵێ ئەم بڕگانە ئەم بابەتانە ئەمە سەلاحیات دەسەڵاتی تایبەتمەند حەسری حکوومەتی فیدراڵە باشە ئەڵێ لە دەرەوەی ئەمە لە دەرەوەی ئەم دەسڵاتە حەسریانە لە مادەی 115 ئەڵێ لە دەرەوەی ئەم دەسڵاتە حەسریانە ئەوی تر تایبەتە بە هەرێمەکان لە مادەیەکی تری دەستوریە ئەڵێ هەر یاسایەک لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی فیدراڵە تعڕوزی هەبوو بەریەکەوتنی هەبوو ئەولەویەت بۆ حکوومەتی هەرێمەکانە جاری حکوومەتی عێراقی ئێمە تاوانمان چێ یاسای نەوت و غازی نیە و ئێمە هەمانە بە گوێرەی دەستوریش هەرچی بڕیار لە پەرلەمانی کوردستان هەر یاسایە دەربچێت دەستوری و بەرکارە لەسەر ئاستی عێراقا
ئێمە یاسای نەوتوغازمان هیچ ئیشکالێکی نییە لە 2010 دەرچووە لە 2022 بەدەستی دەرەکی دێن ئیلغایەکەنەوە شتیوە هەر یعنی نییە بۆیە لە مادە حەسریەکانی کە تایبەتمەندیەکانی دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی دیاری کردووە باسی نەوتوغاز نییە بڕۆ مادەی دوای بەرنامەکە تەواو بوو بڕۆ مادەی سەودەی دەستور بخوێنەرەوە سلکی دیبلۆماسی سلکی سەربازی حرەسی حدود نازانم ئەمانە هەمووی دیاری کردو ئەڵێ ئەمانە لە دەسەڵاتی حکوومەتی مەرکەزی باسی نەوت و دەرێنانی نەوتۆمانی تیانە لە مادەی 115 ئەو دەسەڵاتەکانی هەرێمەکان شانێک دوو پرسیارمەوێت سەبارەت بە موچەی فڵانبەران 200 ملیارەکەی بەغدا کە ماگانە بۆ هەرێمی دەنارد بە پێی نوێترین زانیاریەکان دەوتێت کە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم بڕەپارەی بۆ حکوومەتی ئەم ڕەوانە دەکرێت هیچ زانیاریی دقیقی پشتڕاستی بکاتەوە وەڵاهی زانیارەکە هەر ئەوەیە منیش پرسیارم کردووە ئەڵێن بابەتێک نییە حکوومەتی عراقی بتوانێت بی بڕێ و فشارێکیش لەلایەن سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمەوە دروستکراوە بۆەوەی بەغداد بینێرێ چونکە ئەمە بەڕاستی کاریگەری لەسەر ڕێکەوتنەکانی شەیە کاکە چی بە خەڵکی خۆمان بڵین تۆتەوێت لەگەڵ منە ڕێ بکەوی عراق ئەتەوێت لەگەڵ منە ڕێ بکەوی حکوومەتی ئایندە دروستکەین لەو ڕزقی خەڵکە بڕی هیچ شاندێک لە هەرێمەوە دەچێت بۆ بەغدا بووم بابەتە ئێستا بابەتی ئەو لەوێت ئەم بابەتی سەر و کۆمار و پێکەنانی حکوومەتەیە بەڵام ئەو شاندانەی لە بەغدان کە ئەچن بۆ هەر بابەتێکی تریش ئەم قسانە هەرەکەن ئەمە یعنی لە هەموو دانیشتەکان لەگەڵ حکوومەتی عێراق باسی بێموچەیی و بڕینی بووجە و خراپی ئەم بڕیارانە لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق لە ڕاستیە هەر ئەکرێت بۆیە ئەوەی من بە گوێرەی زانیاری من بە گوێرەی فشارەکانی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم یان قسەکردن لەگەڵ بەغدا قرارە ئەم بابەتر لە هەفتەی داهاتوو ومێد هەیە کە 200 ملیارەکە بێت و کێشە نەمێن ئەگەر بینێرێت بۆ داهاتوش بەردەوام دەبێت یاخود دەبێت حکوومەتی نوێی عێراق کە میراتگیری ئەم حکوومەتە کاتی ئێستاە دەبێت ئەو بڕیار بات وڵای ئەگەر ئەمە ئیدامەی پێ بدەین ئەوە حکوومەتی داهاتویش کردی ئەمە ئیدامە پێدات ئەگەر ڕێکەوتنی تازەیش بکرێت ئەوە بە شێوازێکە بێ ڕێکەوتنەکە هەرچی بێ ئێمە بتوانین مانگانە و 30 ڕۆژجارێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدەین پرسیار ئەگەر ئەمە نەکرێ کێشە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم دروست دەبێت وڵی ئەمە نەکرێ ئەبێ حکوومەتی هەرێم ئەم قۆڕخکاری پارەی ناوخۆ و نەناردنی بۆ مەرکە بۆ یعنی حکوم بۆ وەزارەتی دارایی و ئەبێ بەڕاستی ئیرادەیەکی پۆڵایینی بەقوت هەبێ لە هەرێما بۆ چەسپاندنی یاسا ئەبێ یاسا سەروەر بکرێ ئەبێ بەڕاستی پارتی و یەکێتیش بچنە ژێرباری مەسئولیت ئەمە قابلی قبول نییە تێمان بگەێنن ئەبێ پارەکان بگەڕێتەوە و حکوومەت یاسا سەروەر کات و هەرچی بقەومێ با بقەومێ بەڵام ئەم کارەساتە کۆتایی پێبێ ئەمە خراپە خەڵکی شەمە قبول ناکە ومێ دەکەین پارتی وێکێتیش لە ئاستی هەستکردن بە مەسئولیت و لە ئاستی یعنی هەستیاری بارودۆخەکە تا گفتوگۆ و دانیشتن هەیە لەسەر بابەتە نێوانیکێتی و پارتی بەتەکی دانیشتنی و لە کۆبنەوەی ئاخیری ئەنجومەنی وەزیرانی شان بابەتە باس کرا بۆ بەڕێز شوان محەممەد ڕۆستەم ئەندامی پەرلەمانی عێراق لە ئافراکسنی پارتی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانێت زۆر سپاس سەربەژێ دووبارە بەخێر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەێکی دیکۆ بەنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابند بوون بە ڕێنمای تەندروستیەکان